لیژنەی دارایی عێراق داهاتی نانەوتی هەرێم ئاشکرا دەکات. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند حکوومەتی فیدراڵی بە شێوەیەکی نافەرمی داهاتی تۆمارکراوی نانەوتی ساڵانەی هەرێمی کوردستانی لایە کە دەگاتە نزیکەی 4 تریلیۆن دینار. داواشی کردووە بەغدا بە شێوەیەکی خێرا وردبینی لەو بابەتەدا بکات. مستەفا گەرعاوی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان کە بە 4 تریلیۆن دینار مەزەندە دەکرێت بە شێوەیەکی فەرمی لە لای حکوومەتی فیدراڵی تۆمار نەکراوە. ئاماژەی بەوەش کردووە بە نووسراوی فەرمی ڕێکخراوی ئۆپێک لە پرۆسەی بە قاچاقبردنی نەوتی هەرێمی کوردستان ئاگادار کراوەتەوە کە ڕۆژانە دەکاتە 286,000 بەرمیل. وتوشێتی ئەم پرۆسەی بە قاچاقبردنەی نەوتی هەرێم ڕاستەوخۆ کاریگەری لەسەر داهاتی گشتی هەیە. بۆ پێی بەردەوامی پێشێلکاریەکانی هەرێم بڕی نەوتی هەناردەکراوی عێراقی لە چوارچێوەی پشکی ئۆپێک بۆ 200,000 بەرمیل لە ڕۆژێکدا کەم کردوتەوە. ئەمەش بووەتە هۆی دابەزینی داهاتی نەوت و کورتێنان لە بودجەی گشتیدا.